بەشێک لە هاوڵاتیانی قەزای بەردەڕەش بە گرنگیەوە لە سەردانەکەی باڤڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەغدا دەڕوانن بە گرنگ وەسف دەکەن و دەڵێن سەردانەکەی کاریگەری خۆی دەبێت بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا. سەردانەکەی کاک باڤڵ بۆ بەغدا هەر بەم مەبەستەیە کە تەمەشا قەیرانەکەی ناو نیشتیمانی کوردستانمان دەکەین. زۆر وەزعەکە بەرەو ئالۆزی دەڕوا بۆیە سەردانی کردیان. منە و سەردانی زۆر بە باش دەبینم دانیشتن لەگە سەرکردەکانی بەغدا کە کۆتایی بەم وەزعە بینید ئینشاءالله. ئێستا کاک باڤڵ لە بەغایە هەروەکو چۆن مام جەلال کە دەکات باوکی ڕۆحی نەتەوەی کووردە کاک باڤڵ لەسەر ئەو ڕێبازەی کە مام جەلال لەسەری دەڕوات بۆیە پێمان باش بوو و پێمان خۆشە کێشەی نێوان هەرێم و بەغدا لەسەر دەستی ئەم بەڕێزانە چارەسەر بکرێت. کادرێکی پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستانی ژامەژە بۆ دەکات. یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای ئاڵۆزبوونی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا ڕۆلی کارای هەبووە لە چارەسەرکردنی کێشەکان. هەمیشە خەمی هاوڵاتیانی هەرێمی کوردستان خەمی یەکێتی بووە. گرتن لە باڤڵ تاڵەبانی یان لە کورد یان لە یەکێتی باگراوندەکەمان بۆ مام جەلال دەگەڕێتەوە. مەرام و بەش لەم کۆبنەوانە و لەم سەردانەیە گەیشتن بە چارەسەرکردنێکی کۆتایی و یەکجاری لەگەل ڕێکەوتنێک لەگەل حکوومەتی عێراق بۆ ئەوەی ئەم ماوە درێژەیە کە حکوومەتی هەرێم لەگەل حکوومەتی عێراق وەکو پێویست نەگەشتە ڕێکەوتن دیارە بەپێ ئەو عیلاقات و پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا هەواڵی بەڕێزمان کاک باڤڵ تاڵەبانی بتوانیتن ئەم کێشانە چارەسەر بکرێتن. لە سەردانەکەی باڤڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەغدا چەندین کۆبوونەوە و دیداری لەگەڵ بەرپرسانی عێراق و نوێنەرانی وڵاتان ئەنجامدا. ئەمەش لە پێناو چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستانە. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕەش.